سرین کوردستان 24 اف دمێ و باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازی خوشحاڵ و بەختەوەرین جارێک دەنگەشت نەفبۆین ڕێزدار بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی مژاراوێ خەڵکێژی دوور بابەتێکی گرنگە ئەوژی گرێدایە ئەب شاهدیا ئافرەتێ یانکو شاهدی ئەتناوا قورئانا پیرۆزدا چەوە هاتیە بەحەزکردن وەکە دیار سەدان ساڵە هەمی زانست هەمی بواران و گۆڕانکاری بسەردا تێن و نێبووینەوە و نێخوازی بسەردا تێتن بەلێ مخابن ئەف زانستên girêdayî ib ayînî ve taybet zanistên girêdayî ib Qur'ana pîroz ve dibînî kêm nûkarî û nûxwazî ib serda têtin. Her ev e bîye sebeb ku zerareka zor mezin ib gehîte xûdê Qur'ana pîroz jî ib sedema hebûna çendîn tefsîratên şaş yet klasîkî û yet qedîm Qur'anê bi xwe zerar li vê çendê dîtiye. Li ber vê çendê me ferzanî em ayeta şahidîdanê ya behsa mijara şahidiyet ketin bikeyne mijara vê xelekê û ot xîlalê vê mijarê da dê van pirsyara arasteyî zorberês Mamoste Abdurrahman Sidîq kein çawa it şahidiyê bigehîn it Qur'ana pîroz da her wisa ji ber çi şahidiya du jina yeksan e ib şahidiya êk zelam ev axivtene ji ber çi hête behezkirin her wisa aya zanayên pêşû derbareyî ayeta şahidîdanê çi gotiye dîsan çawa ed vî serdemî da ed pirosa şahidîdanê da têbigehîn û lê halî bibîn ev pirsyara dibine mijara vê xelekê gel zorberês Mamoste Abdurrahman zor bixêr bê Mamoste سلامت بی سپاس دەکەم Mamoste weke me amaje pêdayî ed hemî buwarên zanistî da gorankarî û nûxwazî bi ser de hatiye û pêşveçûn bi xwe ve dîtiye Belê eger bê nêrîneke sehî bikene zanistên ayîniyê girêdayî ayînê pîroz ve bi taybetî Qur'ana pîroz dibînîn kêm car bînîn nûxwazî û nûkarî bi ser da têtin êkil wan mijara ke fehm û têgeştineka qedîm bû yê çendê heye mesela şahidîdanê ye şahidîdana jinê yan jî ya zelamî bîtin belê hindek îşkal ser durist bin lewra me divêtin em zanîn çawa it şahidiyê bigehîn it Qur'ana pîroz da û Qur'anê çawa amaje da vê çende he بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم بابەتە پەیوەستە بۆ بینەران بیزانن بۆ بابەتانی کەوا دەستمان پێ کردووە لەم خولە تازەیەدا کە چوون بە ئاەتەکانی قورئاندا لە سوورەتی بەقەرەین بابەتێکی چۆن ئەڵێ دوو بابەتی ترمان پێشکەش کردووە تایدا ئێستا لەو بابەتین چونکە ئەم بابەتی شایەتیدانە لە ناو سوورەتی بەقەرەی شتێکی زۆر گرنگ هەیە تەفسیری قورئان زۆر قوتابخانەی هەیە باشترینێک بەڕای من و خۆشم قەناعەتم پێیەتی شتێکە پێی دەگوترێ لە زمانی عەربی پێڵێن التەفسیر المەقاصدی للقورئان بە کوردی بە کوردی ئەوەی مەبەست مەبەستە مەقاصد بە کوردی مەبەست کەواتە کاڵەن تەفسیری مەقاصدی بۆ قورئان یعنی تەفسیری مەبەستگەرایی بۆ قورئان یعنی چۆن یعنی بە دڵنیایی هەر حکمێک لە قورئاندا هەبوو بێ خودا مەقسەدێکی هەیە ئەو مەقسەدە ثابتیان گۆڕانکاری بسەردا ئەلێرێ ئەم مەقسەدە ثابتە بەس ئەو وەسیلە و ئەو هۆکارەی کە دەمانگەیەنێ بەو مەقسەدە گۆڕاوە یعنی چۆن وەکو ئەوەی کەوا تۆ بە یەکێک دەڵێ چ دەکەی دەڵێ دەچم بۆ حەج یەکێک بە تیارە دەچێ بۆ حەج یەکێک بە پێ دەچێ یەکێک بە وڵاق دەچێ یەکێکی دی بە ئۆتۆمبیل دەچێ وانە ئەمانە یەکێکی دیەکە شەمەندەفەر هەبێ بە شەمەندەفەر دەچێت یەکێکی دیکە وەکو چۆن لە میسرەوە تا جەدە ئەپەڕنەوە لە بەحری سوور بە کەشتی ئەڕوا کەواتە تۆ هیچ حەقت هەیە بەچی چووە مهم ئەوێ چ بێ بۆ حەج ئیتر بە چ ڕێگەیەک دەڕوە ئەمە زۆر گرنگە بدۆزیتەوە کەواتە لە قورئاندا بەداخەوە اینجا ئەوەی کە دەڵێ دواکەوتن هەیە لە تێگەشتن لە قورئان لە جیاتی فەهمی مەقاسیدی دروست بێ یعنی تێگەیشتنی مەبەستگەرایی لە قورئان فێربین خەڵک فێری ئەوە بووە یا بزم زۆرێک لە زانایانی کۆن و تازەش تێگەیشتنی هۆکار فێربوون ینی فەهمی وەسائیلی وازانن ئەو وەسیلەیە کە لە قورئان باس کراوە بۆ ئەو مەبەستە دەبێ وەسیلەکەش نەگۆڕێ هەندێک وا دەزانێ دەبێ وەسیلەکەش نەگۆڕێ یەکێ لەوانان باسی شایەتیدانەیە باشە پرسیار دەکرێت خوددا سبحانه وتعالى مەبەستی چییە لە شایەتیدان ئەبێ مەبەستێکی ئەمیش دەپرسین مەبەست چییە بێ حتمەن مەبەستی ئەوەیە کە لە پاراستنی مافی خەڵک وایە شایەتی بۆ چیە دەی بۆ بابەتێک کە پێوترە قیشێک پارێ بە یەکێکی دیکە ئەدات و بێ شایەتێک لە نێوانیان مافی بوو بزەفرین ئەی باشە کەواتە ینی پاراستنی مافی خەڵک
نەفەوتاندنی مافی خەڵک لە لای خوددا مەقسەدە وەسیلەکەی هەندێک جا لە قورئان وەسیلەکە ڕێگەکە هۆکارەکە باز دەکا ئەبێت تۆ ئەو هۆکارە بە تەنها هۆکار نەزانی سەر نمونێ بڵێن جارێ خۆی شایەدی ینی چی شایەدی بە زمانی عەبە کوردی ئەڵێن شایەدی ینی شاهێدی شایەدی شایەدیدان ئەمە هەموو ئاوانیە کەواتە ئەمە هەمووی لەوە هاتووە لە شەهادە شەهادەش ئەبێ مشاهدە بێ ئامادەبوون ئەوانیە حزورە ئامادەبوونە چۆن ئەڵێکە ئەڵێ ئەوە فلانە کەس شەهادا دێڵێ المشاهدة والإطلاع عيانا بە کوردی یعنی بینین و چۆن ئەڵێ حازربوون و بینینی ئەو شتە بە چاو تا بزانی تۆ دەخۆتۆ شایەدی لەسەر چێ دێگەشتەکە نەبینی بێ کەواتە اینجا لێرە ئەو کەسێک کە ئەم شایەدیەدا پێوترێ شاهد پێوترێ شاهد و کوردیش ئەڵێ شاید فلانە کەس شایەدە یعنی فلانە کەس شاهدە بەس ئەگە ملاحەزە بکەی لە قورئاندا لەم ئاەتی کە ئێمە بەتەمەین باسی بکەین خی گەورە فەرمێ وەستەشهید و شەهیدەینی نەیگوت شاهیدەینی یان خوا سوبحانەه وتەعالا إن الله على كل شيء شهيد خدا خۆی ناوی شەهیدە کەواتە شەهید پلەیەکی گەورەترە لە شاهد شاهد شتێکی بینیوە شایەدی لەسەر شتێکەدا بە بیر و بۆچوونی خۆی لێکێداتەوە یان چۆن ئەڵێ تەحلیلەکە و شیکردنەوە ئەکا بەڵام شەهید بینینی هەیە یعنی بەڵگەی زیاتری پێیە و بینینی زیاتری پێیە و زانیاری زیاتری پێیە و باشتر ئاگاداری بارودۆخەکەی بۆیە خوا ناوی شاهد لە قورئاندا بە شەهید ئەهێنێتەوە زۆر جار جا مەبەستمەوە بوو کەواتە ئێستا ئێمە کەوتینە بینی دووشت ئەبێ لە قورئاندا دووشت جاکەینەوە بۆ ئەوی مافی ئافرەت بگەڕێتەوە ئەو دوو تشتە چن یەک شەهادەیە یەک ئیشهادە جودا هیچ شت ناکە شەهادە ئەوەیە دەبێت لای حاکم بێ شەهادە لە حزوری حاکم حازرە دەچیتە مەحکەمە تۆ شایەدی دەدەی ئەو شایەدە لە حزوری حاکمە قسەکەی خۆی دەکا تەدوین دەکرێ دەنووسرێ ئەمە فەرمیە و ڕسمیە ئایا ئەو ئاەتی کە باسی قەرز دەکا و پارە بدەن و دوو شاهد بێنن ئەگە دوو پیاو نەبوو پیاوێک بێنن لەگەڵ دوو ژن ئەوە باسی شەهادەیە لە بەردەمی حاکم یان ئیشهادە ئەمە گرنگە من دەیان ساڵە گوتومە ئەوە ئیشهادە و بۆ مەحکەمە نییە و حاکم وا ناکە کەواتە ئیشهاد چۆن بەبەستی بە منیان دەگوت دەیانگوت ئەوە قسەی خۆتە اینجا بۆیە حەزم کرد باسی بکەم و ئەمجا قسەی خۆم ناکەم قەی ناکە لەبەر ئەوەی خەڵکی ئێمە بڵێ ئەو قسەیە خۆم دێڵێم بڕات پێ ناکەن دەبێ بگەڕێ بەداخەوە قسەیەک بدۆزیتەوە لە قەدیمە تا بڵێ وایە اینجا بڕات پێ دەکەن ئەوە چی بکەین دکتۆر مستەفا زەڵمیش ئەو مشکلەی توش بوو باشە کەواتە شەهادە ئەوەیە ئەچیت لە حزوری قازی لە حزوری حاکمە بە فەرمی قسەی خۆت دەکەی ئیشهاد لە نێو خەڵکە خۆیان دەیکەن هیچ فەرمی نییە چۆن یعنی تۆ پارەیەکت داوە بە یەکێک دەڵێ ئەو پارێت دەدەمێکەی دەمدەێتەوە دەڵێ فلانە ڕۆژ ئەوە ئیلا ئەجەلی موسەمە ئەو جا دەڵێ کاک ئەمە دوو شاهد بێت تۆڵی وەڵام من فلانە کەسم بە شاهد قبول نییە ینی بە ئینسانێکی باشی نازانم خۆت بە کەیفی خۆت شاهد هەڵدەبژێری بۆیە خوددا دەفەرمێ من تەرضەونە منە شوهەدا کەواتە خۆت بە کەیفی خۆت شاهد هەڵدەبژێری لەگەڵ برادێرەکەتای وەرەقەیەک لە بینی خۆتانە نووسن دوو کەس ئەیکە لە مەحکەمە نایخوا ئەمە چۆن ئەڵێ شتێکی عەشایریە شتێکە شەعبیە شتێکی میلیە شتێکە لە نێوان خۆماندا دەیکەین وەکو تاجیرەکان زۆرجار لە بینی خۆیان پارە بە یەکتر دەدەن وەڵە فلان شاید بەوتاو پارەمدا بە فلانە کەس و تاو تەبانە ئەمە مافەکەشی بفەوتێ ئەفەوتێ محکەمە ناچنە ئەم باساڵێم نەهاتوتە لای من لە محکەمە نەبووە کەواتە تا لە قورئان ئیشهاد و شەهادە لێک جا نەکەینەوە ئافرەت لەوێدا مافەکەی دەفەوتێ و بۆیە باسی دوو ئافرەت بەرامبەر یەک ئافرەت کرد بینەرین بەڕێز دیارە ڤۆکس پۆپ ئامادەنە ئەم دێ چینە لایە ڤۆکس پۆپا و دێ گوهداریە وان بەڕێزانەکەن ڕاو سەرنجێنوان سەبارەت ئەف پرسیارێت هاتینە ئاراستەکردن شار و شاروشکێت کوردستانی بفەرمونون با پێک بە بینەر کۆمەڵگەی مە تەبعاً دەبی پیاوی دەکەنە شایە بەس ئەگەر ئافرەتەکی جەریبی بەس خۆی لە ڕووی شەرع دوو ئافرەت لە بۆ یەک پیاوی یەک شایەتیان پێ دەچی بەس پیاو بە تەنیا یەک شایەتێدا دەبی پیاوی بکەین بەس ئەگەر واتە پیاو نەبوو پیاوە چیوان نەبوو لەوانێ پیاوە کە ڕازگۆ نەبیتن ئەمن ئافرەتم بدەستکەوی
لەوانێ دوو ئافرەت بێن دیسە سەر نوع مشکلات مینێتن ئەکەر مثلا مشکلی ئەو بوو گەلێک جاری ژن چ بە صادقتر بتن مەشاعرت خۆدا ژن نەوێرت دەرەوێ بکات ژن ترستن يعني کۆ بدن دایما حقیقت دەبێژێت خاصة هەکە بکەفتت ئیطاری قانونی دا دەبینی ئەکسەر یا بنی دەبێژێت یا ڕاست دەبێژێتن نەوێرتن يعني مثلا لەف و دەوەڕان بکات وەکت بێژن يعني وديسە سەر نوع مشکلات مینێتن کە جاری هەتاچی حدی ئافراد قارتن يعني ببتە شاهد یانە وبت گەلێک جاری جواکی ماشي قبول نەکرد ژن ببتە يعني شاهدت موضوعك معين ده يعني مخابني باش قال جري رأي جني ورناقرن كوب بتشهد خو في حال مشكلة كتبوا يعني جريمة كتبوا يعني جناح حاضر بيانا جوازين ما بين ظلام بيت أنا أفراد بيت حردو مجتمعي دا جينو بيجوا وتمام جرت يقولون بجوازيات ما بين عرب كذا مدفد جنكاك بدا شهاد جنك همين قواجنك أو كسا أو كسات يهايان أو دارونه هي راسلقينات قال دارونه خود قال مقابل خو جنك جنك أو همين قوا يعني مقابلي بو شو لك مصيري بيتان همین گاوا راسی دیار کردن و دناخ خو درون خو هم کم بیشین دی آرام کردن. پیاکم لا باشتره مطمئنم زیاتر پیتی. راستی فيها جوازي نبا بس بتريوان بيجم ظلام اختيارات كان اصلا ظلام يعني شيء بس از بيجم فيها يعني فرق نبا نها بتر جفا كده بتر بهوريا خوب ظلامي تينن نبجنكي يعني افا يعني غرضها مش باختيارها والله يا خولي راس دا جوازيني اكي افراد بتش بياوبر دبل هر مروفه وانا خوي قبرش مروفي زور بجواني دروس كدو هر خوي دا فرمودك بيغمبر الشيء فلسفه الناس والسواسيه كاستان المشطي مروفه كان همو كيك نو قدانا كان الشا كانت شا افراد بيت تش بياوبر هردك مروفه وانا مروفه شتاي خوي قبره بنوريك زوزو بيروزه بله بینرین خوشتوی سپاس بوان برزانه که بجدار بون اتناوا راو سرنجین خودا و راو سرنجین خو آراستی مکرن مامستی برس وکه ما گهداری آوان برزانه کری او سرنج یعنی بون خود درست بو که زوربی هفولاتین بجدار بون تیدا دو دل بون یعنی که دل راوکی بون سبارتوی چندی که جنی وطف حساب کن که دو جن همبری ظلامه که بلام هندك ديار بو بر باغراوند كي آيني بروان فتوى وان اختني تاتينا كرن نتشياب صراحه بيجن هندك اجي هب صراحه بحساوي چندي كركا طبيعه الجني ينازكه بويا نشتن ظالب بسر عاطف وهستيت قول بروي چند احتمالات مساله هاد بيتدانن تچ اختنا كيل سر اختني دوان برزان بله ابو يو قسانه ليك خال كود بيتوا ك زور جار وكو چون اما قلت من زور باس هي دلي ام باس بو دلي لقران هي بله او قصه زور غلطه بس بالله ابشته لقران هي اخر لقران قصي بباوري تدايا قرآن قصي إنساني تدايا واني يعني شون يعني بس هو نشان التزامانية با يعني أوزين شون هلا يكي جورة درزبة يعني شون يعني يسأل القرآن ده زوجة يكي يقدي دلي إن كيد كن عظيم دلي بابا توبوها دلي جن مكري زور عنتي كي جن مكري زور جوري خدا قلت يوتي جن مكري عظيمة دلي كاكا أو خدا نيفرمو دلي أي شون ولا قرآن نية دلي بالا قرآن أو عزيزي مردي زليخاء بابلين أو دله كواتا خدا ديجريته ومان لقرآن دا تسيري آياتك أكي كسيري آياتك أكي امرأة العزيز كأو حالة الدروستكات لقال يوسف سلامي خويل سر مردكي تدله دله إن كيد كن عظيم خدا ديجريته ومان دله مردي زليخاء بيدله إن كيد كن عظيم كواتا خدا وين قتوه خدا قصي بأفرد نقتوه أو قصي أوا يا مثلا جاري واحد الان خدا قوتيوتي ناخوشترين دنجي جودريجه او جودريجه زور بسوده وزور وايا وباسي دكين اما بزور امشتانا يعني خلق او ولا قران هي ضلين باشا خول القران ده هي خدا يعني القران ده هي ان انكر الاصوات لصوت الحمير اما القران بس خدا نيفرمو لقمان وادلي لقمان كنصيحتي كركيدك لقماني حكيم كنصيحتي كركيدك ضل واغضض من صوتك أو إن أنكر الأصوات لصوت الحمير كواتا مقصي إنسانك خدا دي جريتوا نلي خدا وايقتوا خدا دلي لقمان وادلي جالبروا أم آياتاني قرآن هر أو ندخلك دلي أوشتا لقرآن هي دبي بلين بزاين لقرآن دا هيا وانيا ولا قرآن دا هيا ببيغمبريان قتوا إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون دبي بلي بيغمبر مجنونان الله يقول القرآن يا خوباته فرعون وابا موسى دله دبي بدو زينو القرآن ده
متەکەلیم و قسەکەرەکە چێ بەلێ و تشتێت ناف قڕان و پیرروز داتی مامۆستا ئاماژەنیە بۆی چندێک کە خودی ئیقرارۆ پێکری نە جێڕانەوەی شتەکان بۆ ئەوەیە کە بزانین ئەم بەشەرە لەو قۆناغا ئەو کاری گوتون جاسەیە بیتە سەر ئەو بابەتە بەێ یعنی ئەم خوشک و برایانە هەموو دەڵێن ئافرەت شایدی دوو ژن بەرامبەر بە پیاوێک کەواتە پرسیار وەک تەوەرە مامۆستا مدبێتن وێ بپرسین ئەفاقتنە گەلەکە باوەشت ناف کۆمەلگەهامەدا کە دوو ژن هەمبەری ئێک زەڵامن ئەت شەهاتی دانێدا ئەوێ ڕاستێک بۆ هەیە ئەما بێت بچینەوە بۆ تەواوی تەفسیرەکان لە کۆی تەفسیرەکان تا شوێنێک گەیشتون ئێمە ئیزافەیەکی تریشی بۆکەین ئەو ئیزافەیەکی مفەسیرەکان تا ئەوێ گەیشتون دەڵێن ئەمە تەنها لە باسی ئەموالە لە شتەکانی دیکە ژن و پیا وەک یەکوان لە شایەدیدانە ئەڵێن وەکو یەک وان ئەوان گوتویانە تەنها لە باسی پارە تەنها لە باسی پارە و کاتی یەکێ قەرز بە یەکێکەدا لە باسی قەرزە لەبەرەوەی ژن ئاگای لەم بابەتانە نەبووە و ئیدی دەڵێن لە باسی قەرز و لە باسی ئەموال و مەسەلەی پارە ئەبێ ژن دوو شاید بێنی دوو ژن بەرامبەر بە پیاوێ ئێستا ئێمە بە قەولی 600 ساڵ لەمە و پێشدەی سەلمێنین لەوە شاوانیە چۆن ڕاستیەکەی چییە ڕاستێکە ئەوەیە کە گوتمان خوددا مەبەستی چییە لە درێژترین ئاەت لە قورئاندا درێژترین ئاەت لەناو قورئاندا پێوترێ ئاەتت دەین ئاەتی قەرز ئەم ئاەتە باسی ئەومان بۆ دەکا ئەگەر هیچێک قەرزیدا بە یەکێک چۆن قەرزەکەی خۆی پارێزێ کەواتە مەقسەدی خوددا پاراستنی پارەی خەڵکە وەسیلەکە چەند شتێک یەکەم بزانە ئاەتەکە چۆنە ئاەتەکە دەفەرمێ یا والذین آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل فإن كان الذي عليه الحق سفيها جلب أو ضعيفا لا وازبو أو لا يستطيع أن يمل هو يعني ناتواني بنوسي ناتواني أما إقرار كاتب بنوسي فليملل وليه بالعدل واستشهدوا شهيدين من رجالكم إن جاء فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء ظاهر آياتي واضحة كوك خلق بيجي وكو خلق بيجي أليرا زانایان وەک ابن تەیمیە و ابن القەیم و ئەمانە گوتوانە چی؟ گوتوانە ئەم ئاەتە باسی ئیشهادە باسی شەهادە نییە وتیان ئەم ئاەتە بۆ خەڵکە ئەم یا ئەوە بوو جارێک تۆ لە منت پرسی یا ئەیوهە الەذینە ئامەنوو هەموو جار ئەی باوەڕداران هەمومانی هەمومانی ژنین لێرە ئاەتەکە باسی ئیشهاد دەکا باسی شەهادە ناکە بۆیە پێغەمبەر دوودی خوای لەسەر لە باسی وەرگرتنەوەی حەقی خۆتا دەفەرمێ ئەلبەیینەة عەلی من ادعا تۆ دەبێت ڕوونکردنەوەت هەبێ و دەبێت بەڵگەت هەبێ لەسەر ئەوەی ئەو شتە مافی تۆیە جا لەبەرەوە زانایان وەک ابن تەیمیە و وەک ابن القەیم قەدیم پێشی 600 ساڵ گوتویانە ئەلبەیینەة عەلی من ادعا بأي طريق من الطرق حكم له بهر ڕێگەیەک لە ڕێگەکان بێ ڕەنگە سەدان ڕێگە بدۆزیتەوە کە لە بەردەمی حاکمە بیسەلمێنی ئەوە مڵکی تۆیە ئەو بەینەیە تۆ ئەیکەی ئەلێرە زۆر گرنگە وتوانە ئاخر خوا ئەفەرمێ لەبەرچی ئەمە دووژنە لەبەر ئەوەیەکەوە أن تضل إحداهما فتذكر إحداهما الأخرى ئەزانی ئیبن تەیمیە کە خەڵک ڕەخنەشی لێ هەیە لێ لە زۆر شتی تێناگەن شتی باشی هەیە و شتی خراپیشی بەدەمەوە کراوە ئەزانم ئەڵێ کە ئەمە دەڵێن ئەن تەضیل خوانەی فەرموو ئەن تەنسا بۆ نمونە ضلال تضل يعني حقيقة اللي ونبه معرفة لو شتاء نبه حقيقة اللي ونبه فتذكر إحداهما الأخرى أويتر بيري أويتر أخاتك أو شتاء أو هنبه جاء ما ابن تيمية بيش حوصة صال قلتوتي ليس طبعا ولا جبلة في كل النساء هامو جنج نشتي لبير يعني كاريك استثنائية كواتل يرزانايان دلين سيري آياتك بكن آياتك قوتي إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه كتابها يو حاكمها يو أي نسيتو وليكتب بينكم كاتب بالعدل ديت سرشي ديت سر حالة فإن أجر أما باسي كومالجيكي نخوان دوارة خاون حق دوارينيا أو يتر نخوان دوارة سفيها جيل ضعيفة خوان دوارينيا دستي نسيني نيا أجا بياوا كان وابيج نكاني جوان كواتا أما إشهادة دەڵێن ئەم ئاەتە لە ئەموالی شەهر ئیشی ئاوا پێ ناکرێت ئەمە ئیشهادە بۆ خەڵکە ئەمە بۆ حاکم نییە حاکم ئیش بەم ئاەتە ناکە ئەمە خۆتان لە بینی خۆتانە
یا ئەیوە الذینە ئامنوا ئەگەر خۆتان لە بینی خۆتانە لە لای حاکم نەبوون خۆتان بۆ خۆتان شتێکتان کرد ئەمە ڕێگەیەک لە ڕێگەکانە ئەو کات کۆمەڵگە لەو ئاستە بووە کە خەڵکی وای تێدایە سەفیهی تایە و زەعیفی تایە و خوێندەواری نییە و پیاوەکەش وایە و ژنەکەش وایە بەم شێوازە خوددا دەڵێ ئەمە ڕێگەیەک لە ڕێگەکانە ئەمە ڕێگەیەک لە ڕێگەکانە بۆ پاراستنی حەقەکەی خۆتان ئەی ئەگەر ڕێگەی تریش هەبوو ڕێگەی تر دەدۆزیتەوە کەواتە دەڵێن زانایان ئەلێرە قسەکە ئەمە بۆ ئیشهادە بۆ شەهادە نییە حاکم مەجبور نییە ئەوە تەنها بەم ڕێگەی ئیشکە ئەم ڕێگەیە خوددا دەڵێ ئەمە یەکێکە لە ڕێگەکان لە کۆمەڵگەیەک لەو کۆمەلگانەی کە نەخوێندەواری تایە کە دواکەوتوی تێدایە فعلەن ئەو کۆمەلگانە پیاویشان نەخوێندەوارەوێ ژنەکانیش دوای ئەوان بە هەمان شێوە دەبن بەم شێوازە دەبن بەڵام ئەگە کۆمەلگە خۆی خوێندەوار بوو هەر بەشی یەکەمی ئاەتەکەیە إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل فەرمانەکە گشتیە هەموو کەس شایدی شت ناوێ هەر باسی شایدیشی نەکردووە دێڵە فەئین ئەگەر کەیسێکی ترە فإن كان الذي عليه الحق سفيها أو كيسێکی ترە خۆ ئەگەر ئەمەش نەبێ جاری وا هەیە ئەگەر تیجارەتێکی حاضر بوو تەکمیلی ئاەتەکە فەریهان مەقبوضە هەڕەهن لە یەکوەرەگرن فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته يعني خو أجر لا يك أمين بوين نشاهدش دينين ونهيش أو حالته أما هم كيس باسي كردوا كواتا خدا ليرة باسي كوملجي شي نخوين دوار نزان لبارودوخي شي أوهان أما يك لو كوملجي بوي هي أوهابك بس حاكمنا بلجي تريش مان هي لدواي ناوبر باسي دك دوای ناوبر ان شاء الله مصدینا سروی چندی کواتا فاتا پیروس همو اماجه دتوی چندی که بحثی حالته که تایبت ناوا کومالگاهی که دکتر دوا کوتیدن اما حالت گشتی دا زور آسایی دی بحثا به مسئله تکرن بینرن برس پشتی ناو برکا کرد هی نف خزبتا وین رزدار بو پتر درجه پیدان وی توری ام سرتاخفی بینرین خوشتوی دوباره صلاف وبند گل وداینا بو پتر درجه پیدان دور توری مدس نشان کری شاهدی و قرآن پیروز چوا بحثا مجارا شاهدیه هاتیه کرن مامسته برس پیشی نافبره ما بحثاوی چندی کر جبر چه بحثاوی چندی تکرن دو شاهد یان کو دو جن شاهدیوان هم بر شاهدیا ایک سلامه دا بحثاوی چندی کر که اف مجارب چشی وسط قرآن پیروز هاتیه بحث کرن نها مدویدر مامسته بزانین آیا زاناین پیوست زانست قرآن پیروز و راوکرنا قرآن پیروز چه آخفتن سبارت و چندی کرینه آیوان جی همان بوچون هنه یان جی بوچون جداتر هنه بله حزم کرد رای زانایان بدۆزمەوە و زانایانی قەدیم چونکە خەڵکی ئێمە ئەگەر شتێکی لە قەدیم بۆ نەیەنی بڕوا بە تازە ناکە لەبەرەوە ناچارە بین نوێکردنەوە بە کۆن بکەینەوە هەندێک جار بەداخەوە هەندێک جار بەداخەوە ابن القيم لكتابي الطرق الحكمية في السياسة الشرعية لكتابكي تريشي بناوي إعلام الموقعين عن رب العالمين أو جاري كتير صدق ضل أم آيتي كخدا دا فرمي فإن كان الذي عليه الحق سفيها أو ضعيفا أو لا يستطيع أن يمل هو هتاك وتاي فاستشهدوا شهيني دو بياو بينن دو بياو نبو بياو يكو دو جن بينن ضل أما إلزامينية ضل أما بوكم والقي دواكوتو ضل أما بوشيه الآية أما قصي ابن القيم كم بكردي الآية نصيحة لهم وتعليم وإرشاد هر أوان ده ضل أم آية تنهاتشيا نصيحتك فير كردنيك إرشادك ريبيشاندانك بو خلشي نبو حاكم أم آية بو حاكم نية أو يكوتمان أبي أوشتان القرآن جاكيتوا أو آية بو دولتها يا بو أمته أو آية بو تاكا يان بو كويا أو آية تقيمة يعني تعامل أمانة هم القرآن جاكر لما أستاذ زاناك وكو ابن قيمي بيجاهي قالك مظن هي تناول السمان هذا أريبوشي أف آخفتنا نبينا أساس نظام مدى تيجيشنا مدى زور خمة يعني خوبوشي من رملي أكويو أي دوزمو بو چند سالة يا دوزي يعني تو نايلين بو نايلين ناس بابن بيلا أو جاء فرمي الله الآية أم آيتيك الله أجردو شاهد بينن بياو بينن أجردو بياو نبو جنيك ودو بياو بينن دالي أما إلزام نية بو حاكم أما بو خلقك خويانا لو زمانا خواوي فرمو لو نوعك وملقاي كناشنا لا حاكم ناشنا لا حاكم لأن يوان خويان دواكن أما إيش شكل الرقة كان أما إيش شكل الرقة كان دالي الآية نصيحة لهم وتعليم وإرشاد أم آية نصيحته أمشقاري وتعليم الرينيشان دانا بوشي لما يحفظون به حقوقهم
بۆ ئەوەی کە حەقەکەی خۆیان و مافەکەی خۆیان بپارێزن ئەمە ڕێگەیەکە بەڵام ئەڵێ چی ئەڵێ وما تحفظ به الحقوق شيء وما يحكم به الحاكم شيء ئەمە مادام ڕێگەیەکە لەو ڕێگانەی خوددا گوتوەتی ئەمە یەکێک لە ڕێگەکانە خەڵکینە ئاوا مافی خۆتان بپارێزن لە نێو کۆمەڵگەدا ئەڵێ ئەو ڕێگەیەی کە حەقی ئەو ڕێگانەی کە خەڵک حەقی خۆیانی پێدەپارێزن شتێکە ئەو ڕێگایانش کە حاکم دەیزانێ شتێکی دیکەیە اینجا دەڵێ چی دەڵێ وەطرق الحکمی ڕێگەکانی پاراستنی مافی ئێمە لای حاکم ئەوسع من الشاهدین والمرأتین زۆر زیاترە لەوەی دوو پیاو بکەی بە شایەت دوو پیاویش نەبوو ژنێک و پیاوێک و دوو ژن بێنی ئەڵێ حاکم هەر ئەم دوو ڕێگەی نییە یا دوو پیاو بێنێ دوو پیاو نەبوو پیاوێک و دوو ژن بێنێ لای حاکم طرق الحکمی ئەوسع من الشاهدين والمرأتين زۆر گەورەتر و زۆر فراوانترە چی ئەم قسەیە دەکات ئەو ئەم قسەیە لە چۆ دێنێ ئیبن القەیم لە ئیبن تەیمیە وەریگرت چیتر دوای ئەم قسەیە دەکات زانای کوردی خۆمان محەممەدی عەبدە ئەڵێ کۆمەڵگە کە دواکەوتوو بوو ئافرەت ئاگای لە تیجارەت و بازرگانی و شت نەبووە لە هەندێک لە کۆمەڵگا ئێستش لە هەندێک لە کۆمەڵگا و شتار هەیە ئاوایان کردووە مەیەکە لە ڕێگەکان بووە بەس پاش ئەوەی ئافرەت خۆی بوو بە تاجر ئافرەت خۆی بوو بە خاوەن ماڵ خۆی لە پیاوێک زیاتر شت دەزانێت چۆن ئەیکی بە دوان بە یەک دەڵێ خۆ مخالفی قورئانت نەکردو چونکە ئەو ئاەتە خوددا بە عامی خەڵکی گوتووە ئەو ئاەتە بۆ حاکم نییە دەڵێ بەڵگەمان چییە شێخی ئەزهەر محمود شەلتوت لە زمانی خۆی ئەوش لە محەممەد عەبدەی وەرگرتەوەتە لە ئیبن تەیمیە و بۆ ئیبن القەیم بۆ محەممەد عەبدە بۆ محمود شەلتوت هەموو دەڵێن ئەو ئاەتە بۆ حاکم نییە ئەو ئاەتە بۆ خەڵک ئەمە یەکێکە لە ڕێگەکان حاکم چ دەکە حاکم ڕەنگە هەزار ڕێگەی تری هەبێت حاکم مەجبور نییە بەو ڕێگەی ئیش بکە بە ڕێگە نمونەی ترەڵێ کەواتە ئیبن القەیم دەڵێ ئەم ئاەتە ئەمەرە بذلك أصحاب الحقوق ئەمە فرمانە بۆ چێ بۆ خاوەن حەقەکان ولم يأمر بذلك الحكام سێری ئەم عەرەبیە چەند نزیکە لە کوردی خوددا بەم کارەی وەلم یەأمر بذلك الحكام ئەمە ئەمرێک نییە بۆ حاکمەکان و قازیەکان ئیلا ئاوا حکومکەن ئەوان ئەتوانن ڕێگەی تر بدۆزنەوە ئەڵێن بەڵگەمان چییە دەڵێن پێغەمبەر وەختێک کە حاکم بوو وەختێک کە ڕەسوولە پێغەمبەرە بەڵام هەندێک جاریش بە صیفەتی حاکم و قازی هەندێک حکمی داوە دەڵێن ناڵێن لە شایەدی دوو پیاو بێنن خۆ ڕەنگە پیاوێکش بڵێ ئەکا کە تۆ بڕۆ بە من ناکەی چی پیاوێکی تریشە هێنی ئەو یعنی تۆ سێقەت بە من نییە من پیاوێکی ینی ڕازگۆم لە نێو خەڵکە خۆ ئەڵێ و پیاوەش ئەتوانێ وا بڵێ چۆن ئەڵێ دووژن بۆ بەرامبەر پیاوێکە پیاوێکش ئەتوانێ بڵێەوە پێغەمبەر سەحابیەکی هەبووە ناوی خوزەیمەی کوڕی ثابت بووە وتوێتی ئەم خوزەیمەی کوڕی ثابتە شایەدەکەی بە شایەدی دوو پیاوە لە هەر ئیشێکە ئیشتان پێ بوو ئەمە کەم نییە ئەمە کەسێکی زۆر بەتوانایە کەسێکی زۆر زیرەکە زۆر ڕازگۆیە زۆر دیندار لەبەرەوە فجعل شهادته شهادة رجلين پێغەمبەر خۆ ئەمە چۆن وا دەکە کەواتە کاری پێغەمبەریش ئیسباتە وێ فکرە توت بێ ئەو فکرە دەکە اینجا جارێکی دێڵن پێغەمبەر خۆی درودی خۆی لەسەر لە هەندێک قەزایە چی کردووە ناڵێن دوو شاید بێنە یا گە دوو شاید نەبوو پیاوێک و دوو ئافرەت بێنە پێغەمبەر بە خاوەن حەقی گوتووە شاید بێنە شایدێکی هێناوە پیاو یاڵە شایدی پیاوێتر بێن و توتی نییە چی بکە پێغەمبەر وەکو حاکم بە صیفەتی حاکم ابن القەیم ئەڵێ چی کردووە پێغەمبەر هاتووە و توێتی سوێن دیش بخۆ بە خاوەنی حەقەکە کەواتە بەچی ئیشی کرد پێغەمبەر ڕێگەی تری دۆزیەوە شایدێکت هەیە یەک شاید دووەم نییە مادام خۆت سوێندێکش بخۆ من شایدی تۆم ئەو شایدی قازی دەڵێ ئەوە شایدێکت هەیە پیاوێکی تر نییە ئەی چیەکەین سوێن دیش بخۆ سوێن دەخۆی دەڵێ ئەو پارەی منە و کەواتە پێغەمبەر بەچی ئیشی کرد بە سوێندێک و شایدێک ئەمەش ڕێگەیەکی ترە بەم شێوازە ابن القەیم دەڵێ غەیری ئەمە بۆ خەڵکە لای حاکم المەرئەة کەالرەجولی لە هەموو بوارەکانی تر چونکەوتە ئافرەت 2500 حەدیثمان بۆ دەجێڕێتەوە و مەسیری ئومەت و چارەنووسی ئومەتێکی لەسرە کەس پێی ناڵێت و ئەم ڕیوایەتت لە پێغەمبەر جۆ لێ بۆ بڕۆ شایدم بۆ بێنە وانە ڕوبع دینارێک مهمترە یان ئەم هەموو فەرموودە و ئەم هەموو شایدیان جا بەستم چی بوو ئەبەستم ئەمە زانایان دەڵێن ئەم ئاەتی دووژن بەرامبەر پیاوێک ئیشهاد یعنی چی یعنی هی خەڵک ئەتوانێ وا بکە ناوخودا بەس حاکم واناکە لەبەر ئەوەیە بڕۆ هەموو مەحکەمەکانی کوردستان بگەڕێ بزانە هیچ ڕۆژی حاکم دووژنی بەرامبەر پیاوێ ڕاگرتووە
بەێ نایکاڵی بۆ نایکی ئەڵێ ئەو ئەمرە بۆ من نییە ڕەنگە بەهانامەوە بتەن بژنێ محکەمەکە شەرعی نییە نه یعنی مەبەستم ئەوەیە لە حاکمەکان بپرسی پێت دەڵێن کە دەزانن دەڵێن ئەو ئەمریکا خوددا فەرمیێتی ئەوە بۆ ئومەتە ئەوە بۆ خەڵکە بەڵام ئەو ئەمرە بۆ حاکم نییە دەست حاکم ڕێگەی تر دەزانێت هەروەکی هەموو جارێ مامۆستا دەبێتن بچێت ناوا شاروچکێن کوردستانی گوێبیستی وان بەڕێزانە بین کە وان چشمەڕە پەیویە سەبارەتە و پرسیار هاتی ئاراستەکردن بفەرمونون با پێک ببین. قالك افراد خدان شهادنا يعني مثلا زلاموان شهيد بويا يعني دبيني كي جاكت مالي دا خدان شهاده يا عائله خو خرب ريبت بتن او بدا بس عائله خو بربت واجباك شي بريبت اكيد بيقمان بو هر تشتكي افرتك بشهاده او دي قاره جيلك يمكن اكيد بيجن كيتيان افراد يعني ديك او مدرسه بن دستويدا دي قالك زاروك وقالك جيلك تمام برابطن جن او جرأتين وجي بياوي كبتاني شهادي بدا لو انا بتانيا ترسە هەبی ئەوە هەبی شایدەکە بێت چاوسوکردنەوە شایدەکەی دەگۆڕی بەس پیاوە نیە پیا و جەریترە لەوانەیە کەوتە شایدەکەی بدا زاڵام بیت ئەن ئافرەت بیت خوۆندەوە بیت گەلە چێترەش کەسێ ناخۆندەوەر ئەو یەچنە بیت ئەو شتێکیش ناخۆندەوەر چێتر زۆنی تێت گەیت کۆمەسەلە چۆ پێویستە جیوازینینە بەس یە خوۆندەوە بیت ئافرەت بێ زاڵام بیت بێ جیوازیە بە تاکید شادەدار بێ باشترە شادەدار بێ باشترە افرادك بشهاده باشتره شبر او خود تقييم سر شهادك النسر نوع جنس تذكرن شوف هكا چند شهاده بس بجم او باشتره هكا جن بي هكا مير بي از تقييم سر شهادتك كم نسر جنس بشين بینەرن خوشتەوی سپاس بوان بەڕێزانە کە ڕەوی بووچۆنێت خۆ سەبارەت وێ پرسیارێ دەربڕین کە ئەو پرسیار هاتی ئاراستەکردن مامۆستا بەڕێز وەکومە گوهداریاوان بەڕێزانە کردیم ئەوانە بۆ وێ چەندێ زەڤران دەبە کە مەسەلا شەهادیە پەیوەستە ناخی ئینسانی جیڤە بۆ نمونە ژن هەستەوێ نازکە ڕەنگە چاوسۆرکردنێکی یان تەهدیدێکی ڕەئیە خۆ بگۆڕیتن بەڵام زەڵام ڕەنگینیە پتر خۆڕاگرترە ئەو بۆ وێ چەندێ زەڤران دەبە کە ژن زۆربەی حاڵەتە دەرناچیتن زۆربەی حاڵەتە ماڵ شارەزایەکە زۆر سەر بارودۆخی و سەر تیجارەتی و بازرگانیە نیە بەروێ چەندی ئەف چەند هەیە ئایا ئەوێت چەند باندۆرە خۆ هەیە ئافتنتوان بەرز محەممەد عەبدەش وا دەڵێ ئەو ئاەتە باسی خەڵکە بڵێ لە نێو خەڵکیشدا بە شێوازێکی سەرەکی ئەو ئافرەتانە لەو قۆناغەدا کاری بازرگانیان نەکردووە کاری بازرگانیان نەکردو ئێسش ڕەنگە لە بوارێکە کاری بازرگانی نەکات و لە ئەموال و لەو بابەتە گرنگ ئەوەیە قولي ابن تيمية وابن القيم ومحمد عبده ومحمود شلتوت شو دلين أو آية إشهادة بله شهادة نية حالة الدروني جست إنساني كجن جداية قال نا كاريجري هي أبدا كاريجري نبوه شونك استاك أو تسل من راوة أري أو ميركل وبود 15 سال وبرو 12 شيء وحاكمي ألمانيا بله أو تيريزا ماي حكم بريطانيا كونيا أو هيلاري كلينتون أو شيء أمهم كواتت بنرد جنب خو يعني شيانك زورة بس ما يولي كريكا يعني أري استا بياو هالرشي اللي يبكن لسر شايدي أري بياو ناترسي بله يخو بس لك عاطفة نية كاكا تهديدي السلاح يعني كردو هالرشي تشك يعني ليك بياو يشترسي بيكم كواتا أنبا بتا علاقي بكوم القوة هي آفرتو بياو لكوم القي دواكوتو هر دواكوتو دبن آفرتو بياو لكوم القي بيشكوتو هر دو كان بيشكوتو دبن باشه مامۆستا بەڕێز دەستێتت خۆش مدڤیا دوماهیا وێ خەڵکێت تەوەرێت دوماهیەدا بەحساوی چەندێ بکەن ئاەت وی سەردەمەیدا ئەم چاوە ئەت پرۆسا شاهدیدانێت تێبگەهین بۆ ڕوژانێن خۆ باشە ئەوە ئێستاکە هەندێک شتێ علاقی نەبوو بە ئاەتەکە لە دوای ئەمە علاقی بە فقی ئیسلامیەوە هەیە ئەوەش علاقی بە زمانی خۆی هەیە لەسەر قسەی ئەو بەڕێزانە مەسەلەن لە کتێبەکانی فقی ئیسلامی نووسراوە شایەدی ژن لە قەتل وەرناگیرێ ئەڵێ بۆ ئەڵێ ژن آخر یەکەم لە دەرێ نییە دۆمەگە لە دەرێش بێ مێچێ کوژرا بێ یا یەکێک بەتەمایەک یە بکوژێ ئەترسێت و ئەوانە کاکە وڵا پیاویشە ترسێ وانە کەواتە ئەوە کۆمەڵگە ئەو کاتە شایەدی ژنی وەرنەگرتووە لە باسی قەتلە بەس ئێستاکە ئەگەر ژنێک بڵێ بە چاوی خۆم دیوە فلانە کەسی کوشتووە وانە ئەمە بۆچی وەرناگیرێ ئەبێ وەرگیرێ بۆچی چونکە لەو سەردەمەیە وتوانە پیاو لە دەرێ ژن لە ماڵە ئێستا ژن لە دەرێ ئێستا من کۆمەڵە شتێکی ترت بڵێم ئەگەر بە قەولی قەدیم بڵێ فەقیهەکان گوتوانە شایەدی ژن لە قەتل وەرمەگرن وانە بەس زمانی خۆی ژن لە ماڵەوە بووە وانە لە دەرێ نەبووە ئێستا نمونەی ترت پێڵم ئێستا قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و نازانم چی هەمووی
کچوو ئافرەتن بۆ نمونە باشە لەوێ گەر خوانەکە قەتل ڕوویدا چیەکەی بەشایەت ئەمە جارە سەرەکی هەر ئەوان نین باشە ئێستا کۆفی و کافتریا هەیە هەر بۆ ئافرەتە چەشتخانە هەیە هەر بۆ ئافرەتە ئەگەر شت تای ڕوودا چی دەکەی هەر دەبێ ئافرەت ئێستا بەشی ناوخۆیی کچانت هەیە لە بەشی ناوخۆیی کچان بەدەیان هزار کچی تایە باش ئەگەر قەتل ڕوویدا چۆن شایدەکەیان وەرناگری چێکی خۆ پیاو ناخێتە قسمی داخلیەوە خۆی بە هەر شایدەکە وەرگری چونکە لەو شوێنە ڕوویداوە باشە ئێستاکە مەسەلەن چۆن دەڵێ کۆمەڵە شتێکی تر گۆڕاوە جاران ئافرەتەکە لە تیجارەتی نەزانیوە ئەکاکەیسە من پیاوە من لە تیجارەت نازان من لە تیجارەت نازان بەس ئێستا خانمانی کار هەیە لە کوردستان خانمانی کار سەیدات الئەعمال لە من باشتر ئیشەکەن من پێم سەیرە خەڵکەڵێ ئافرەت هەمووی مەسەلەن لە باسی ئەموال نازانێ لە بیری ئەنچوو کە خەدیجەی خێزانی پێغەمبەر گەورەترین بازرگانی مەککە بوو کە پێغەمبەر ئەوی هێنا و بوو بە خێزانی یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر لە 25 ساڵیەوە تا لە لای خەدیجە ئیشی کردووە خەدیجە خاوەن کار بووە خەدیجە تیجارەتی زانیوە ئەی خێرە ئەوە شتی لە بیر ناچێ و پارە و ئەگەر لێ یعنی بۆیە موسڵمان قەت وا نەڵێ چونکە ئەوە کۆمەڵگەی و ئەگۆڕێ اینجا ئێستاکە مەسەلەن سێرەکەی کۆمەڵە شتێکەیە ئێستا ئەو کاتب عەدلەی کاڵێ بڕۆ لای بنووس ئێستا کاتب عەدلەکە خۆی ژنە ئێستا حاکمەکە ژنە ئەمە هەمووی گۆڕانکاری ئێستاکە ڕووی داوە لەبەرەوە زۆر بە ئێستا تۆ پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدی وانە مامۆستای ئاینەکە کە دێ ئەڵە دوو کەس بێنن بە شاید وانە ئەزانی بە پێش شەرع ژن بۆی هەیە لەوێ شاید بێ بەس عورفی کۆمەڵگەیە قبوڵی نەکردووە ئادەی تۆ دەلی لێ بێنە بڵێ کاتێککە من زەواجەکەم و مامۆستای ئاینەکەڵێ بێ زەحمەت دوو پیاو بێنن بۆ شایدێکە نایەنە ماڵەوە بڵێ وەڵام من ئەو ئافرەتاکەم بە شاید هیچ بەڵگەی نییە کە نابێ بەس ئەوە عورفە عورفی کۆمەڵگەیەکەوە لەو بوارانە ژنیان نەکردو بە شاید جابێنە سەر ئەوەی کە کۆمەڵەشت ڕوئەدا ئێستاکە مەسەلەن بڵێ ئافرەت لە ماڵ بۆ ئێستا هەموو لە دەرێ ئەمە یەک دوو شتەکانیش بینینە بە چاوی خۆی ئەبینێ سێ کۆمەڵە شتێکی تازە ڕوویداوە دەبێ ئاگداری بین کۆمەڵە شتێکی تازە ڕوویداوە ئێستاکە ئێستا شایەدی پیا و ژنش نایخوا ئەی کامیرە هاتووە تۆ بینی زۆربەی زۆری ئەم شتانی ئێستا تەوسیقەکرێ و ئیشی پێکرێ خۆجاران شایەدی ئەویست وانە بزانە ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ لە 1920 کۆچی وەفاتی کردووە یعنی ئێستا 1439 وانە یعنی نزیکەی 600 شتێک لەمەوبەر 600 ساڵ لەمەوبەر وەفاتی کردووە ئیبن تەیمیە دەڵێ کە ئەو لە 1920 وەفاتی کردووە لە ژیانە مابوو دەڵێ هەتا من ماوم کە خوددا دەفەرمیێ وەستەشید و هەر کەسێ زینای کرد وەستەشید و عەلەیهن ئەربعەتە منکم کەسێ زینای کرد بۆی بڵێن ئەم کەسە زینای کرد و عقوبە دەین ئەبێ چوار شاید بێنن چوار شایدەکە بە چاوی خۆیان ئەو زینایان دیبێ ئیبن تەیمیەڵێ لە زمانی پێغەمبەرەوە هەتا زمانی من نەمدیوە و نەمبیستووە چوار شاید هاتبێ بە چاوی خۆی عملیەکی زینای دیبێ ئیلا ئیقرار بووە خۆی ئیقرار بێت وەڵای شێکی وام کردووە یان ئەو ئافرەتە حامیلە بووە دوای دەرکەوتووە ئەمما چوار شاید هاتبێ ئیبن تەیمیە دەڵێ هەتا ئەم عمرەی من نەم خوێندوتەوە و نەمدیوە و نەمبیستووە هەبوو بێ دیوتە یعنی چکە زەحمەتە ئەو چوار ئەوەتەمە بۆ ڕێڤۆزانەوەی قورسکری ئەم بژنی هەر شتێ وان گوتدینە ئەینجا ئەلێرەوە چ ڕوودەدا ئەی ئێستا بربژێرێکی ئافرەت هەبوو لە لیستەکەی عەبادی ئیتر بە هۆکارێک لە هۆکارەکان هەڵیان خەڵەتان و چوو بۆ دووبەی و کابرایەکی سعودی و کارێکی خراپی لەگەڵا ئەنجامدا و هەمووی تەسویر کردبوو تەسویرەکەشی دوای خستە سەر یوتیوب وانە لیژنەی تحقیقیان بۆ دروست کرد چوار شایدیش کووا چوار شاید بە چاوی خۆی دیوێتی بەڵام یوتیوبەکە حەقیقیە کچەکە قساکە ژنەکە قساکە باسی کولیەکەیەکە باسی عێراقەکە باسی مێردەکەیەکە باسی قوتابیەکانێکە باسی ئیجازەکەیەکە چۆن وەری گرتووە پاسپۆرتەکەی کە سەفەری کردو هەمووی بەڵگەیە و هەموو لە یوتیوبە وانە یەکەم شت عەبادی فەسلی کرد لە لیستەکەی خۆی دووەم شت کۆمیسیۆن فەسلی کرد کۆمیسیۆنش ئەمری فەسڵکردنی دەرکرد سێەم شت بە ئەمری وەزیری تەعلیم عالی عێراق بە تەوقیعی خۆی لە 12 حەوت خۆی لە مانگی 4 ڕوویدا مانگی نیسانی 2018 ڕوویدا لە 12 حەوتی 2018 وەزیری تەعلیم عالی وتی کامیرەکە ڕاستە ڤیدیۆکە ڕاستە یەکسەر ئەویش فەسلی کرد لە کولیەش و لە جامیعەی مستەنسریە ئەمە چی بوو ئێمە لە کوردستاندا مەسەلەن جاری وا هەیە چەند مۆزەف فەسڵ کراوە هەیە مامۆستای مەحەد بۆ فەسڵ کراوە لە گرتەی دەنگەکانی زانیویانەوە قسەی ئەوە فەسلیان کردووە هەیە خوتبەیەکی داوە و خەڵکی کافر کردووە
شیت شایدێک لەوێ نەهاتۆ شایدی لەسەر بدا بەس گرتە ڤیددیۆکەی خۆی خوتبەکەی خۆی کە بڵاو کراوەتەوە تایەتی کە تەکفیری خەڵکەکە فەسڵ کراوە دیت چۆن ئیشەکرێ کەواتە لەم سەردەما ئەوەی جێی دوو شایدی پیاوی گرتووە و جێی دوو چوار شایدی گرتووە کامیرا ئەبینی هەموو ئەم ئیشاکە لەم ڕۆژانە دەبینی ینی زۆربەی زۆری ئێستا دنیا هەمووی کراوە بە کامیرە کەواتە وڵاتە ئیسلامیەکانش ئێستا چی دەکەن ئێمەش لە کوردستانە پێویستیمان بەوە هەیە پەرلەمانی داهاتووی ئێمە یاسایەک دەرکا بە ناوی قانون تەنظیم استخدام ئەجهزة المراقبة ئێمە ئیشی پێکە ئاسایش ئێستاکە بەس ئەبێ یاسایش کرێتەوە بکرێتەوە بە یاسایی ئەویش چییە زۆربەی وڵاتان ئێستاکە یاسایەکیانێ بە ناوی یاسای ڕێکخستنی بەکارهێنانی کامیرەی چاودێری اینجا ئەم کامیرەی چاودێریە چۆن بەکارهێنرێ چۆن لە شوێدا ئەنرێ چۆن دائەنرێ ئێستا زۆربەی زۆری ئەم هەموو دزەی ئاسایش ئەیگرێ پۆلیس ئەیگرێ ئەم هەموو تاوانانی ئەکرێ ئەم قەتلانەی کە کرا ماڵ لە ماڵەوە دەرەچێ چۆن ئەڕوە ئەگاتە چوە چۆن ئەیکوژێ چۆن تەقەی لێکە ڕقەمی سیار هەموو دەرەچێ تبلو طبل عصابع ئەبینی ئاها کەواتە لە سەردەمی پێشوو ئەمە نەبووە ئێستا هەیە اینجا پەنجەمۆر ئێستا پەنجەمۆری هەموو ئەمانە هەیە لە سەردەمی خۆیان ئەم پەنجەمۆر و بابەتانە نەبووە لەو سەردەمەدا بۆیە ئەمە زۆر گرنگە بزانی ئاەتی دوژن بەرامبەر بە پیاوێک تەنها ئیشهادە و ڕێگەی نیشاندانێکە بۆ خەڵک لە سەردەمێک کردویانە و دەکرێت ئێسش کەیفی خۆیانە بیکەن بەڵام بۆ حاکم نییە چونکە گوتمان ئیبن تەیمیە و ئیبن القەیم و محمود شەلدوت و محەممەد عەبدە گوتیان ئاەتی شەهادە لە بەردەمی قازیە قازیش سەدان ڕێگەی لە بەردەمە یەکێ لەم ڕێگانی کەوتمان لەم سەردەمە هەیە کەواتە مامۆستای بەڕێز بە یەک دقیقە یا مای تقریبا کێمترژی ئەف هەمی ئاخفتنێت هاتینە گوتن سەبارەت ئەف ئاتا شاهدی و ئیشهادی هاتینە بەحثکردن هەمی چ نەت قالبێ فقیاتەدا نەت قالبێ شریعەتی ڕاستە کەواتە زۆر گرنگە ئەوەی کە گوتمان و خەڵک داوای بەڵگاکە ئەوە بەڵگە أو بلقي ابن القيم الطرق الحكمية في السياسة الشرعية إعلام الموقعين ابن تيمية محمود شلتود محمد عبده دلين آياتي إشهاد جاي للشهادة أما بو خلقه شهادة إشي حاكمة حاكم إيش صدان ريقي هي وكو ابن القيم قلتي طرق الحكم أوسع من الشاهدين والمرأتين زور ريقا فراوان ترهي لو يتنها دو شاهد بينا أو ريقا فراوانات تشيبو بشيكي أسد لكوي چاومان جیاوازە طبعی ئەسابیعمان جیاوازە کامیرەی چاودێریمان هەیە بەێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز ئەم نەچارین هاتینە دوماهیاوی بەرنامەی و دێ دوماهیە وێ خەڵکێنین زۆر سپاسیا جەنابێتەکەین بیدارین خوشتەوی هەروسا سپاس بۆێن ڕێزدار کە بینەرێ مەبوون حتا دوماهیە خەڵکێ و زۆر سپاس بووان بەشدار بۆ ئەوێت ڕاوسەرنجادا بەشدار بووین و سپاس بۆ هەفکارên بەڕێژی شار و شارۆچکن کوردستانی هەروسا ناوا کنترۆلی دا و هەروساوێن پشتا کابیرە ڕاستیان ببینم خێر و شاد هیڤیامە ئەوە ئەف ئاخفتن و ئەف پرەنسیپێن مامۆستای بەحثکردین هەمی ببنە واقعەت ناوامەدا و ئەم چ جوداهیەنەکەی ناوبەرا زەڵامی و ژنێدا ئەم هەموو ئێکین و مرۆڤین و هەموو خدان قەدر و کەرامەتین ببینم خێر و شاد